بەناوی خۆی بەخشندەی بیاوتا سڵاوتان لێبێتەوەم کاتە و گشتکاتێکتان باش خۆشەویستانم کارزان مەحمودم خۆشحاڵم لە ڕووماڵێکی تایبەت بە ئاگربەستی نێوان ئەمریکا و ئیسرائیل لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران ئەمڕۆ لەگەڵ ئێوەی خۆشەویستانم لە کاتێکدا کە هەموو جیهان چاویان لە بەرەبەیانی ئەمڕۆ بوو سەبارەت بە دواوادەکەی دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا بۆ ئەوەی کە ئێران گەروی هورمز بکاتەوە و بە مەرجەکانی ئەمریکا ڕازی بێت. جیهان چاوەڕێی ئەوە بوو کە کارەساتی زۆر گەورە و ڕووداوی زۆر گەورە بێنە پێشەوە، بەڵام بەرەبەیانیەکە خەڵک بە بیستنی هەواڵی خۆش خەبەری بووە. ئەوە بوو کە نزیک کاتژمێر 3 شەوی ڕابردوو هەردوو لا بە نێوەنگیری پاکستان گەیشتن بە ڕێککەوتنێک بۆ ئەوەی کە ئاگربەست ڕابگەێنن بۆ ماوەی 2 هەفتە. ئەم ئاگربەستە ئەگەر چی کۆمەڵێک خاڵی تێدایە، کۆمەڵێک مەرجی تێدایە کە ئێران لەناو ئاگربەستەکەدا چەسپاندوویەتی و ئەمریکا وەکو نیازپاکی قبولی کردووە و لە داهاتوودا قسان لەسەر دەکرێت، بەڵام خاڵەکان زۆر جەوهەرین، هێشتا جێگەی گفتوگۆ لەسەرکردنن، هێشتا داهاتووی ناوچەکە و پرسی جەنگ ئایا ئەمە کۆتایی جەنگە و کۆمەڵێک پرسی دیکە ئایا ئیسرائیل پابەند دەبێ بەم ئاگربەستە، داهاتووی وڵاتانی ناوچەکە بە تایبەت کەندا و لەسایی ئەم ڕێکەوتنە چی لێ دێت. کۆمەڵێک پرسیاری زۆر نوێ و تازە هاتوونەتە پێش. ئەمانە گفتوگۆ دەکەم لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا توێژەر لە ناوەندی ئەکادیمی توێژینەوەی نیشتیمانی. کاک دکتۆر بەخێربێن، سوپاس بۆم بەخێربێن، ئازیێتتان کێشان. کاک دکتۆر هەردوو لا ئابزانم زۆر ماندووبوون دوای 40 ڕۆژ، ئەمە یەکەم جارێکە ئەمریکا و ئیسرائیل دوای 47 ساڵ لە هەڕەشە لێکردن دەکەونە ناو جەنگێکی 40 ڕۆژەوە. دوای 40 ڕۆژ ڕووداوەکان چیمان پێ دەڵێن؟ نامەوێت بگەینە و خاڵێکە کێبراوە بۆ یاخود چێدۆڕاو بووە، بەڵام تا ئەم دۆخە چۆن خوێندنەوە بۆ ئەم ئاگربەستە دەکرێت؟ زۆر سپاس بۆ خوێنەران بینەران و بەڕێست و هەموو بەڕێزانی کە لە کەناڵەکەن. ڕاستیە ئێستا کاتی ئەوەیە کە بڵین جاردانی ئاگربەست لە ئەم ساتە وەختەیە بەنسبەت هەموو کۆمەڵگەی نێودەوڵەتی و ڕووداوێکی گرنگ و کاریگەرە و لە ڕاستیە تا 2 ڕۆژی کەش ڕەنگە چاو بە چاوی هەموو گیان لەسەر گەروی هورمزمێ، چونکە 800 کەشتی لە چاوەڕوانیەوەیان کە تێپەڕن 800 کەشتی بەڵێ بەڵێ دوای ئەوە بێگومان ڕۆژی هەینین چاوەکان لەسەر دوورگەی هورمزەوە ئەگۆڕێ وەرە چرخێ بۆ سەر گۆڕەپانی ئیسلاماباد، چونکە ئێستا ئیتر وەرچەرخانێکی گەورەیە لە بێگومان مەسانی گفتوگۆکان بە فەرمی بەڵێ چونکە لە ڕۆژی هەینیەوە دەست پێەکە گفتوگۆکان و هەموومەشمان ئاگادارین، ینی پێشوازەیەکی بەڕاستی نێودەوڵەتی و ناوچەیی بەدوا هات مەسەلەی جاردانی ئاگربەستەکە لەبەرەوەی کۆمەڵگەی نێودەوڵەتی بەگشتی ئاراستەی سەرێکی و زاڵتیایە ئەوەیە کە ئەم جەنگە تا ئەم چرکە ساتەی کە چرکە ساتەی کە بەردەوام بووەوە ئەم شەو ڕاگررتنی چووە بواری جێبەجێکردنەوە، زیانێکی گەورەی سیاسی، ئەمنی، ئابووری و تەنانە زیانی لەسەر باڵین ژیانی تاکی هەموو تاچێک لە وڵاتە جیاجەکانی دنیای هەبوو، بە تایبەتی وڵاتانەی کە ئەکەونەکی شوەری ئەوروپا بە پلەی یەکەم و زیانە بێگومان زیانە ئابوووریەکان ڕنگدانەوەی گەوری لەسەر بڕیاری سیاسیە بێ، لەسەر دروستکردنی فشارە بێ لەسەر ناوەندی بڕیار لە ناو وڵاتانی جیهانە بۆ ئەوەی لە ڕێگەی کەناڵی دیبلۆماسیەوە ئاراستەی داواکردنی ڕاگررتنی جەنگ بەهێزتر ببێ لە ڕابن. من تقریبا 2 هەفتە پێش ئێستا ژوتم جەنگی ئیسرائیل ئەمریکا لە بەرامبەر ئێرانە لە بەردەم مفتەرەقێکی ڕێگایە دوڕیانێکایە لە خیلالی 2 هەفتە 3 هەفتەی داهاتووە ئەم جەنگە ئەبێ یەکلا بکرێتەوە بۆ معنایی کە یان ئەوە تا ڕاژیرێ یان ئەوە تا بۆ نمونە بەتایبەتی کە تا ڕادێک چاوەڕوان کراوە لە سیاساتی کۆشکی سپی لە سەردەمی ترامپەکە بیر لە حەسمی سەربازی بکرێتەوە بە شێوەیەکی تونتر و چڕتر و لە کۆتاییە بە نەتیجەیەک بگەن کە ئەو گەروەی کە ئابووری جیهانی لە ڕاستیە خنکانوە بکرێتەوە و کۆتایی بە شەڕەکە بهێنرێ و ئێمە ئێستا حەقی حازر لەو قۆناغەیەین. ئێستا جیهان گەیشتە ئەو قەناعەتەی کە نەخێر بۆی هەیە کەناڵی کاری دیبلۆماسی بۆ ڕاگررتنی جەنگ و دانوستان و گفتوگۆ بژاردە هەرە باشەکە بێ بۆ هەموو لایەک، بەتایبەتی کە ئێمە لە ماوەی ڕابردووە 2 جۆر
دوو تێزمان بین تێزێکی ئەمریکی کە یەکەم جار 15 خاڵ بوو دوای کرایە 18 خاڵ بۆ ئەوەی لەسەر بنەمای ئەوە ئێرانیەکان بێنە پێشەوە دانوستان بکەن و لە بەرامبەرە تێزێکی ئێرانیەکان هەبوو سەبارەت بە چۆنیەتی ڕاگررتنی جەنگ و بنەمای ڕاگررتنی جەنگ کە ئەو دەخاڵەیە کە لەسەری ڕاستی ئەوانش دەکەین کاک دکتۆر ئەگەر وەکو کەسێکی بێلانانە ئاوە سێری نوێترین پێشهاتەکان بکەین بڕیارە بدەین تا ئەم چرکە ساتە کامیان لەم جەنگەدا براون بەشی هەرە زۆری ئەوانەی کە چاودێری دۆخی ئەم جەنگیان کردووە ئەم ڕاگررتنەی جەنگ و ئاگربەست ڕاگەانی ئاگربەست وا لێکە دەنەوە کە بە پلەی یەکەم لە بەرژەوەندی ئێرانیەکانایە و ئێرانیەکان تایە تا ڕادەیەکی زۆر توانیویانە مەرجەکانی خۆیان لەم جەنگەیە ناڵێن بسەپێنن بەڵام سەریخەن بۆ مانایی کە لایەنی بەرامبەر کە زریێزێکی گەوری گیانی وەکو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە قەناعەت پێ بکا کە ئەو خاڵانەی ئەو دەخاڵی کە خراوەتە ڕوو بێتە بابەتی گفتوگۆ و دانوستان ئەمە بە جۆرێک لە ڕاستیە سەرکەوتنی دیبلۆماسیەتی ئێرانی لە قەڵەم ئەدرێ یعنی مەسەلەکە لە دەرەوەی کاریگەری لایەنی مەیدانی جەنگ ئەوە بخرە لاوە چونکە جەنگەکە تێو نەتەوێت هەردوو لە زەرێکی گەورەی سیاسی و ئەمنی و ئابووری گەورەیانی ئەمریکیەکان ڕۆژانە 1 ملیار دلار خەرجەکەن بۆ بەڕێوەبردننی جەنگ یعنی لەم چل ڕۆژەیە ئەگەر بڵێن لە قۆناغی یەکەما جنگەکە زۆر چڕیش نەبوو بێت بە تێکڕایی ئەوەی بەپێی هەندێک داتا و راپۆرتی دنیا هەیە لە ڕاستی ئەمریکیەکان ڕۆژانە بەلای کەمەوە 800 میلیۆن بۆ 1 ملیار دلاریان خەرج کردووە لەم جەنگەیە ئەمەش ڕنگدانەوەی خراپی لەسەر دۆخی ئابووری وڵات و لەسەر هەموو کۆمپانیانە بێ کە باجی گەورەی لەسەریان تون دەکرێت لەلایەن بابلین حکوومەتی واشنگتنەوە بە هەمان شێوە بۆ ئێرانیەکانی شڕەکە لە هەموو حاڵەتێکە بۆتە هۆکارێکی گەورەی تێکدانی بەشێکی ژێرخانی سەربازی و ئەمنی و لە هەمان کاتە گەیشتە دووسێ ڕۆژەی ڕابردە خۆتان ئاگادارن گەیشتە تەنانەت تێکدانی ژێرخانی مەدەنی وڵاتەکەش کەواتە بۆ هەردوو لە دەرەوەی معادلی ئەوەی لە جەنگەکەی لە ڕووی سەربازی و مەیدانیەوە چێ براوەیە ئەو بابەتێکە چکە هێشتا شەڕ بە تەواوی حەسم نەبوو ئێمە لە قۆناغی ئاگربەستایی بەڵام کەناڵی دیبلۆماسی ئێرانی لە بەدرێژایی ئەم جەنگە کە لە سەر هێڵە ئیشی کردووە توانی بەڕاستی ئەو دەخاڵی کە ئێرانیەکان بەلایەنەوە گرنگە ئەوە بکاتە بنەما بۆ دانوستان و بیچەسپێنە لەم پرسەیە لەم هاوکێشەیە بۆیە بەشێکی زۆری چاودێرانی سیاسی پیان وایە کە ئێرانیەکان لە دەرەوەی تەوەقعی هەم ڕۆژئاوا بەگشتی و هەم ئەمریکا بە تایبەتی و ئیسرائیل توانیان چەکی دەستگرتن بەسەر گەروی هورمزە بکەنە چەک کارتێکی بەهێز و ببێتە بابەتێک بۆ ئەوەی تەنانەت ئامانجی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاش لە جەنگا بگۆڕێ کاک دکتۆر ڕاستە لە ڕووی دیبلۆماسیەوە توانیویانە ئەم دەخاڵە بچەسپێنن بەڵام ئەمە واقعە لە سیاستدا ئەگەر هێز نەبێت دیبلۆماسیەتیش بەشەل دێنێت وایە ئەمە ناتوانین وەکو خاڵێک لێکی بدەینەوە کە هێشتا لە مەیدانەکەدا ئێران لە ساحەکەدایەوە جڵەوی ناوخۆی ئێران لە دەستی خۆیدایەتی بەڵێ بێگومانەوەش لایەنێکی ئەم پشتی ئەم ڕووداوەیە بەڵام ئاگامان لێبێ هێشتا توانای چاودێران بۆ ناولێنان لەم ڕووداوە لە ڕاستیە سنووردارە چونکە ئەوەی ئێستا ڕووەدا سێ جۆر ناو هەڵەگرێ بەڕسمی ئەوەیە کە پێی ئەوترێ ئاگربەست بەڵام پرسیارە سەرچەکە کە لەسەرم ئاگربەستە هەیە ئایا ئەمە ئاگربەستە بەرەو گەیشتن بەڕێکەوتن و دواتر بە دیهێنانی ئاشتی یان نەخێر ئەمە ڕاگررتنی جەنگە و با بڵێن بریتە لە ئەوەی کە پێوتێ پشووی جەنگاوەران یعنی پشووی لایەنەکانی جەنگ خۆ ئامادەکردنەوە خۆڕێخستنەوە بۆ گەڕێکی تری جەنگ لەسەر بنەمای گریمانەی کەویش ئەوەیە ئەم گفتوگویانە سەرکەوتونە بێ و یان بۆ نمونە لە جەولەیە کەما سەرکەوتونە بێ لەو 15 ڕۆژەی کە جەنگەکەی تیا ڕاگیراوە و ئەخوان ئامادە بکەنەوە کە بە تایبەتی کە بتێوە دەتەوێت ینی هەمومان ئاگادارین ئەم جەنگەی ئیسرائیل و ئەمریکا لەگەڵ ئێرانە ئەگەر ئەمریکای لێ دەربێنین کە هێزێکە توانای مانۆڕکردن و
دانوستانی هەیە لەگەڵ هەر هێزێکی تری ئیقلیمی بەیان نێودوڵەتی بەڵام ڕەهەندێکی ناو جەنگەکە کە جەنگی نێوان ئێران و ئیسرائیلە ڕەهەندێکی عقائیدیە ئێرانیەکان بوونی ئیسرائیل وەکو تەنێکی نامۆ لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ناو جیهانی ئیسلامە ئەیبینن یان وایە داگیرکەری خاکی موسڵمانانە و بە هەمان شێوە ئێرانیەکانی ئیسرائیلەکانیش ئێران بە هەڕەشەیەکی وجودی بۆ سەر بوونی خۆیان ئەبینن بۆی حتا ئەم بەیانیە جۆرێک لە دردۆنجی و دڵڕاوچەی دروست کردووە کە سەرڕای ڕاگررتنی ئاگربەست بۆچی هێشتا ئیسرائیل لە قۆڵی لوبنانەوە بەردەوامە لە هێرشەکانی و لە کاتێکە ئێرانەکان لەگەڵ ئەمریکەکانە واڕێکەوتون کە ڕاستیە ئاگربەست هەموو بەرەکانی جەنگ بگرێتەوە نەک جەنگی ڕاستەوخۆی نێوان ئەوان و ئەمریکیەکان ئەمە بەو معنایەیە کە ڕاستیە ئێشتا پرسیار لەسەر ئاگربەست ڕاوەستاوە لەسەر ئەوەی کە ئەنجامی ئەم 15 ڕۆژە لە دانوستان لە ئیسلام ئاباد بەچوو ئەگات زۆر باش کاک دکتۆرجا ینی پرسیاری سەرەکی ئەوەی ئەمە سەرەتایەکی باشە بۆەوەی کە ئاگربەستەکە هەنگاوی دیکەی بەدوادابێت یاخود وەک ئەوەی کە بەڕێزت ئاماژەت کرد پشووی جەنگاوەرانە پشووی ناو جەنگە ئەگەر پشووی جەنگیش بێت هەر ئەمریکا و ئیسرائیل لی سوودمەندن یان ئێرانیش هەناسەیەک هەڵدەکێشێت ئێرانیەکانیش سوودمەندە بن بەدڵنیاییەوە ئێرانەکان ئێستا لە خلالی ئەم جەنگەیە دەرکەوت کە چی پێش هەر شتێک خاوەن هەناسەیەکی خۆڵن لە جەنگەکەیە هەنی بەشێکی زۆری ئەو پێشبینیانەی کە بۆ توانای ئێران و بەردەوامبوونی ئێران لەم جەنگەیە هەبوو دەرکەوت کە لە ڕاستیە کۆمەڵی پێشبینی هەڵەند کە بۆ ئیدارەی وەکو کۆمەڵێک سیناریۆ بۆ ئەم جەنگە پێشکەشی ئیداری ئەمریکی کراوە حتا ئیسرائیلەکان خۆشیان تەوەقعیان ناکرد ینی لە هەموو حاڵەتێکە بە بەردەوامی تەسەوورێک هەبووە کە ئەگەر بێت و لەم جەنگەیە ئەوەی پێ ئەوترێ سەری ڕم باشە ڕەسی حربە لە جەنگەکەیە کۆتایی پێبێ کەمە بەست لە سەرکردە و ڕابەرەکان و فەرماندە باڵاکانی کۆماری ئیسلامی ئێران ئەوە جەنگەکە بۆی هەیە زۆر بە ئاسانی بتوانرێ حەسم بکرێ دەرکەوت نەخێر کۆماری ئیسلامی ئێران بە حکمی ئەوەی خاوەن تەجروبەی جەنگی 8 ساڵی عێراق ئێرانە خاوەن نەفسێکی قوڵە لە جەنگە و بە ئاسانی ناشکێنرێ و توانای پڕکردنەوەی جێگای هەموو ئەو ڕابەر و فەرماندە باڵا سەربازی و سیاسە گەورانەی وڵاتەکەی خوانیان هەیە کە نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی سازش بکەن لە خلالی جەنگەکەیە دەرکەوت کە نەخێر جگەلەوە ئەم توانایان هەیە ئێرانیەکان هێزی پەنابردنیان هەیە بۆ بەدەستهێنانی ڕاستکردەوەی کارتی تر لە دژی ئەمریکیەکان و لە دژی تەنانەت کۆمەڵگەی نێودەوڵەتی وڵاتانی ناوچەکەش کە دەستگرتنە بەسەر گەروی هورمزە و ڕێگەگرتنە لە شادەماری ئابووری بەشێکی زۆری وڵاتانی دنیا واتە بەمانایەکی تر ئەو تێگەیشتەی کە پێی وایە ئەم جەنگە لە کۆتاییە لەسەر کۆمەڵێک بنما ممکنە یەکلات بێتەوە لە دەروی اعتیبارات و لە دەروی تەسەوراتی ئیسرائیلەکان و ئەمریکەکان زۆر باشە احتیمالی هەیە لەسەر کۆمەڵێک بنەمایەک لا بێتەوە لە دەروی ئاعتیباراتی ئیسرائیل ئیسرائیل لانی سێمی جەنگەکەی لە دوای ئەمریکا و ئێران کای دکتۆر تەوەقوعی ئەوە دەکرێت کە ئەم مەرجانەی کە ئێران دایناوە لە ناو ئاگربەستەکەدا ئیسرائیل قبوڵیان بکات بە هەندێک باشکراوتمان هەندێک لە مەرجەکانی ئێرانیان ئەو خاڵانەی کە بۆ ئێستا ئەبێتە مادەی دانوستان لە نێوان ئەمریکا و ئێرانە طبعا دانوستانەکە با بزانین بازنەی سەرەکی تایە ئەمریکا و ئێران خۆیت تاکو ئێستا ئیسرائیل بەشێک نییە لە دانوستان تا ئەم چرکە ساتەی کە بەڵێ بەڵام بتێوی نەتەوێ کە ئەمریکا جەنگی ڕاگەر ئیسرائیل ناچارە ئەویش خاوی بکاتەوە ئەویش ناتوانێت با بڵێن ببێتە هۆکارێک بۆ ئەوەی بزن هێزێکی گەورەی ئەمریکا کە ئەوە ڕاستی ئیسرائیلی پاراستووە بتوانێت با بڵێن خەرقی ئەو ئاگربەستە بکە لانی کەم ڕاستە خۆ بەرامبەر بە ئێران بەڵام لە ڕاستیە ئەم شەڕی ئێستا کە ئێستا ئێمە ئەم ئاگربەستی کە ئێستا باسیەکەین تا ڕادەیەکی زۆر بەندە بە ئەندازەی ڕێکەوتن لەسەر ئەو خاڵانی کە بە خاڵی هەستیار لە قەڵەمە دێن سەبارەت بە ئەم تێزەی کە ئێرانیەکان بۆ دانوستان هەیەنە بۆ نمونە دوورکەوتنەوەی ئەمریکیەکان و کشانەوەیان کشانەوەی بنکەکانیان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەمە قورسە بە نسبەت ئەمریکیەکانەوە دوو بەردەوامبوونی ئێرانیەکان لە پرۆگرامی ئەتۆمی خوان و پیتاندنی یۆرانیۆم دیسانەوە بۆ ئەمریکیەکان خاڵێکی قورسە و مەسلەی پاڵپشتیکردن و بەردەوامبوون لە پاڵپشتیکردنی ئەوەی پێوتێ نفوزی ئێرانیەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چەند وڵاتی دیسانەوە ئەمەنە ئیسرائیلەکان قبولیان کردووە لە ڕابردۆنە ئەمریکیەکانی چۆن ئێستا
ترامپ قبولی کردووە کە بێتە مادەی گفتوگۆ بابەتێکە تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵین ئەبێتە با بڵین گرێکشۆرە لە دانوستانەکانە چۆن چارەسەرەکرێت لەسەر بچ بنەمایەک ڕێگەکەون و خاڵی شەیە بیرمان نەچێت لە دانوستانە بە سروشتی حاڵ لایەنەکانی دانوستانە هەندێک خاڵدا ڕێژن بۆ ئەوەی وەکو خاڵی ئەگەرکو تعجیزیش تەماشایی بکرێت بۆ ئەوەی سبینە کە دانوستان کرا لەسەر هیچ نەبێ بەشێک لە خاڵەکانی تر ڕێکەون بۆ منە ئێرانەکانیشێک لەو خاڵانەی کە بە مافی خوانی ئەزانن ئەوەیە کە ئەم جەنگە ڕاوەستێ بە شێوەیەکی هەمیشەیی چکە پیان وایە ئەمە دەستدرێژیە بۆ سەر سیادەی ئەوان و بۆ سەر وڵاتی ئەوان کە ئەندام لە نەتەوەی گرتوەکان و دووەم پیان وایە بۆ نمونە مافی خۆیانە داوای هەڵگرتنی هەموو ئابڵوقە ئابوووریەکانی سەر ئێران بکرێکە لە ماوەی 30 ساڵی ڕابردووە خراوەتە سەر وڵاتەکەیان بە مافی خۆیانی ئەزانن کە لە ڕاستیە حەقی ئەویان هەبێت کە قەرەبوو بکرێنەوە دوای ئەوەی جەنجێک بە تەسەوری ئێرانەکان جەنجیشیان بەسەرا سەپێنراوە کە بۆتە مای زیانێکی ئێجگار گەورەی ماڵی و گیانی بۆ لەم فترەی کە ئێران لەم جەنگەیە بووە ئەم داواکاریانە ممکنە زۆر بە ئاسانی بەشێکیان لە دانوستانە بگەن بە نەتیجەیەک ئەگەر لە 15 ڕۆژی داهاتوو دوای ئەوەی کە لە ڕۆژی جمعەوە دەست پێەکە ممکنە لەم خاڵانەیە هەندێک نزیک بوونەوە ڕووبداوا بگەنە تەنانەت ڕێکەوتنیش بەڵام ئەو خاڵانەی تر کە باسمان کرد دەڕاستیە خاڵی زۆر ئاڵۆزن ناشزانرێ ینی تەسەوری ئێتاکو ئێستا هیچ بۆ نمونە تا دانوستان دەست پێ نەکا تا ئێمە لەسەر زمانی بەرپرسان و لە پرسراوانی کۆشکی سپیوە نەبیسی نازانین کە چۆن قبوڵیان کردووە ئەو خاڵانێتی کە خاڵی زۆر ئاڵۆزن بکەنە بابەتی دانوستان ئایا تەنها ئەمریکیەکانیش بۆ بەنسبەت ئەوانەوە گرنگ بووە کە ئاگربەست ڕابژیرێ لەم چرکە سادەی کە قسەیەکن دواتر ئەو بابەتانە بخەنە دانوستانەوە درێژەی پێ بدەن و مماطەڵەیەکی تیا بکەن بۆ ئامانجێکی تر کە ئێمە لانی لای ئێمە ڕوونیە تاکو ئێستا چه پلانێکتر لە کۆشی سپی هەیە بۆ قۆناغێک کە خوانە خواستا یعنی ئاگربەستەکە سەرکەوتو نەبی و ماوەکەشی کۆتایی پێ و تازەش نەکرێتەوە نازانین چ پلانێکتر هەیە لە کۆشی سپی بەڵام لە هەموو حاڵەتێکە ئەم خاڵانە ڕوونەکە ئەبێتە مایەی کێشە کاک دکتۆر حتا وەکو دوێنێ ئەم کاتانش استراتیژی ئەمریکاوە بوو کە مەرجەکانی خۆی بەسەر ئێراندا بسەپێنێت لە ڕێگەی هێزەوە ئەم دانوستانە بەمانای ئەوە نات کە ئەمریکا ناومێت بووە لە استراتیژی سەپاندنی ڕایەکانی خۆی لە ڕێگەی هێزەوە بەدڵنیاییەوە بە تایبەتیش کە ئێوە هەموو ئاگادارن پێش 1-2 ڕۆژێک هەتا ئەنجومەنی ئاسایشی نێو دەوڵەتی شکستی هێنا لەوەی کە یەکێک لە ئامانجەکانی ئەمریکا لە ڕێگەی دامەزراوەیەکی نێو دەوڵەتیەوە بەدیبێت کە ویشکردنەوەی گەڕووی هەرومەزای عنی ئێمە ئەزانین کە وەک چۆن بەڕاستی یەکڕیزیەک لە ناو زلێزەکانی جیهان و لە ناو کۆمەڵگەی نێودەوڵەتیە نییە و نەبووە بە درێژایی جەنگی ئۆکرانیا و رووسیا بە هەمان شێوە لەم جەنگەی ئێرانش دیسانەوە یەکڕیزی نییە لە ناو کۆمەڵگای نێودەوڵەتیە بۆیە ڕنگدانەوەشی ئەبێ لەسەر بڕیاری ئەو هێزە سەرێکیانەی کە لە ناو ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتین ئەوە ڕووسەکان و چینەکان قبوڵیان نییە هیچ ئامانجێک لە کاتێک کە لە ڕێگەی سەپاندنی هێزەوە بەدینایە لە ڕێگەی موسسەیەکی نێودەوڵەتیەوە جێبەجێ ینی ئەمان ڕووسەکان و بڕیارەکەی ئەوان بڕیارەکەی ئەوان ڕەتکردنەوەی پرۆژەکەی وڵاتانی عەرەبیش کاریگەری لەسەر ئاگربەستە هەبوو کاریگەری زۆر هۆکار هەبوو ئەمریکای ناومێت نەکرد لەوەی کە لە ڕێگەی هێزەوە چکە داوان کردووە ئەنجومەنی ئاسایش کە بەهێز ئێران ناچار بکات بەڵێ بێگومان بێجگەلەوەش کارزان هەندێک فاکتەری تریش هەن کە کاریگەریان هەبووە لەسەر ئەوەی کە ترامپ ئەم ئاگربەستەی لەگەڵ ئێرانیەکانە قبول بێ ئەویش ئەوەیە لە ناو خۆی ئەمریکایە ڕای گشتی ئەمریشی قۆناغ بە قۆناغ لە دژی ئەم جەنگە بە ئاراستەیەکە کە لە قازانجی ئەو لە قازانجی کۆماریەکان نییە لە ئەمریکایە ئێمە حساباتی سیاسی تایە یعنی تۆ بۆ نمونە بنکەی جەماوەری ترامپ پاشەکشە بکە بۆ 33% لە کاتێکە بەر لە جەنگەکە نزیکەی 58 بووە لە سەد ئەمە دەستدانی تقریبەن ئەتوانین بڵێن 1/4 جەماوەری کۆماریەکان و ترامپە لە وڵاتەکەی ئەمە حساباتی سیاسی تایە کۆماریەکان و سەرۆک ترامپ خۆی لەبەردەم بۆ نمونە تەجروبەیەکی تازەیە مەسەری هەڵبژاردن
هەڵبژاردننی نوێ لە ئەمریکایە ئەمانە حساباتی تریتیا بێجگەلەوە بێگومان حتا جموجوڵێکی سیاسی لە ناو کۆنگرسی ئەمریکا لەلایەن دیموکراتەکانەوە دەستی پێ کرد بوو کە لە دژی ترامپ بوو بە ئاشکراوە تەنانەت بیرۆکەی گۆشەگیرکردنی ترامپ و عەزمکردنی ترامپ هاتبووە ئاراوە و نزیکەی 24 ئەندامی کۆنگرسی ئەمریکا لە دیموکراتەکان لە ئیشیان تیا کردووە و هەوڵشیان داوە قەناعەت بە کۆمەڵێک کۆنگرسمانی سەر بە کۆماریەکانیش بکەن بە تایبەتی کە ئەزانن درزێک لە ناو کۆمانێک لە ناو کۆماریەکانە دروست بووە درزێک لە ناو ئیدارەی ترامپیشا دروست بۆ سەبارەت بە ئەو بژاردانەی کە لە ڕێی کۆشی سپیان لەم جەنگەیەکە بیگرێتە بەر بۆیە هەموو ئەم فاکتەرانە بەسەریەکەوە بێژگە لە هەموو ئەوانەی تر کە باسمان کرد بێگومان کاریگەری ئێجگار گەورەی هەبوو لەوەی کە ترامپ قەناعەت بەوە بکە کە لە ڕاستیە ئێستا کاتی ئەوەیە کە ئیتر جەنگەکە ڕابژیرێ خوێندنەوەی بەشی هەرە زۆری تۆ پرسیارێکی کرد لەو بارەی خوێندنەوەی هەرە زۆری چاودێرانی سیاسی بۆ بنەمای ڕاگررتنی ئەم جەنگە ئەوەیە کە تا ئەم چرکە ساتەی کە تیا قسەکەن ئێرانیەکان مەرجی خوانیان سەپاندووە نەک وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا. زۆر باشە کاک دکتۆر ئەگەر یەکێک لەو مەرجانە پرسی پیتاندنی یۆرانیۆمە ئێرانیەکان دەڵێن ئێمە بەردەوام دەبین من لە بەرپرسانی باڵای ئێرانەوە بیستم لە ئاژانسەکان کە تویان ئێمە لە پیتاندنی یۆرانیۆمێکێکە لە مەرجە سەرەکیەکان لەو دەخاڵەدا یەکێک لە بیانوە هەرە بەهێزەکانی ئەم جەنگەی ئەمریکا و ئیسرائیل پرسی ئەتۆمی بوو ئەم پرسە بەکوێ دەگات ینی پرسیارەکەم و ئاوالێک دکتۆر عەدالەت ئێران بەخاڵی داناوە ئەگەر پێنجیشیان لەسەر مێزی گفتووە گۆ بکە بە قوربانی لە پێنجەکەی تریان هەربراوە نیە پرسی گەروی هورموز هیچی کەمتر هەیە لە پرسی ئەتۆمیێرە بەدڵنیایەوە خۆی هەریەکێ لەو خاڵانە لەسەر لە چوارچێوەی بۆ نمونە استراتیجێکی فراوانتری ئێرانیەکانە بۆ ئێستا و بۆ ئایندەی خۆیان داڕێژراوە یعنی هەندێکی ڕاندی سەربازی و ئەمیتیای هەندێکی ڕاندی ئابووری و سیاسی هەندی ڕاندی معنەویشی تایە بۆ نمونە ئەوەی کە پەیوەندی بە پرۆگرامی ئەتۆمی ئێرانەوە هەبێ ڕەنگە ئەمریکیەکان ئەگەر بڕێک گرنتیان پێ بدرێت کە بەردەوامبوونی پرۆگرامی ئەتۆمی ئێران بە مەبەستی ئاشتی بێ بە مەبەستی بۆ نمونە لایەنی مەدەنی بێ نەک بۆ لایەنی سەربازی و بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی ئەگەر کۆمەڵێک گرنتی هەبێ لەلایەن ئێرانیەکان و بە تایبەتی ئەمە حتا پێش ئەوەی کە بۆ نمونە ڕابەری کۆماری ئیسلامی پێشتر ئایەتوڵا عەلی خامنەئی با بڵێن لەو جەنگەیە با بڵێن بێتە قوربانی بەداخەوە یعنی بە ئاشکرا ڕایگەیاند کە بەرنامەی ئەتۆمی ئێران بۆ دروستکردنی نییە بۆ دروستکردنی چەکی ئەتۆمی نییە و چەکی ئەتۆمیش بەنسبەت ئێرانیەکانەوە لە ڕووی عەقیدەییەوە حرامەوە بەکاری ناهێنن ئەگەر گرنتیەک بدرێ بە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمە بەنسبەت ئیسرائیلیەکانیشەوە خاڵێکی پۆزتیڤ ئەبێ بۆیە تەنانەت پرۆگرامی ئەتۆمی ئێرانیش ئەتوانین بڵێن عقودە گەورەکە نابێت ئەگەر ئەو گرنتیانە هەبێ لە بەرامبەرە ئەو خاڵی کە زۆر ئەتوانین بڵێن تۆزێک بەنسبەت ئەمریکیەکانەوە بەنسبەت ئیسرائیلیەکانەوە قورسە مەسەلەی پاڵپشتیکردنی گروپە چەکدارەکانی دەرەوەی سنووری نێودەوڵەتی کۆماری ئیسلامی ئێرانە ئەمانەی کە لە یەمەن هەن لە عێراق هەن لە سووریا هەن لە لوبنان هەن لە هەرێکێ لە ئەو وڵاتانەی کە کۆماری ئیسلامی ئێران بە بەشێک درێژکراوی نفوزی خۆی ئەزانێ ئەم خاڵە ئیسرائیلەکان قبوڵی ناکەن چکە پیان وایە ئەمە بریتیە لە جۆرێک لە هێشتنەوەی ئەو تەوقە سیاسی و ئەمنیەی کە هەوڵە درێ لەسەر ئیسرائیل توند بکرێ و ئەمریکیەکانیش پیان وایە هەموو سازشێک لەسەر ئەم خاڵە لە ڕاستیە ئەبێتە مایی بژاردنەوەی ئێران و دەرکەوتنەوەی وەکو هێزێکی ئیقلیمی بەهێزتر لە ڕابردوو ئەمە شتێکە یعنی بە ئاسانی هەست ناکرێ پرسیارێکی زۆر جەوهەریە دەرکەوتنەوەی ئێران وەکو هێزێکی ئیقلیمی گەورەتر بەڕێستان فەرمووتان لە دوای ئەم ئاگر بەستە بە هەر جۆرێک ڕێککەون حتمما دەبێت ئێران وەکو زلهێزێکی ناوچەکە بمێنێتەوە مەسیر و چارەنووسی وڵاتانی کەندا و کاک دکتۆر و چارەنووسی پرۆژەی دینی ئیبراهیمی و چارەنووسی ئیسرائیلی کۆبڕا لە دوای ئەم دانوستانانەدا بەکوێ دەگەن ئەمانە هەرچەندە لە ڕواڵەتدا پرسیارمەڵا خۆی هەرێکی بەرنامەیەک هەڵدەگرێت شارەزای ئەمانە هەمووی شکستیان نێناوە ڕاستە شارەزایەک پرسیاری گرنگن شارەزایەکی استراتیژی کە هەڵسەنگاندنی بۆ ئەنجامەکانی ئەم جەنگە کردووە و خوێندنەوەیشی بۆم ئاگەربەستە کردووە لەسەر بنەمای گریمانی ئەوەی ئەگەر بێت و ئەم ئاگەربەستە بگاتە ڕێکەوتن یەکێک لە ماناکان کە
وەریبگری ئەوەیە کە ئەمەی لە بینی ئەمریکا و ئێرانە ڕوویداوە بریتی نەبووە لە ڕوبەڕبوونەوەی سەربازی بەڵکو بریتیە لە سەر لە نوێ داڕشتنەوەی با بڵێن تەرازووی هێزی ئیقلیمی و نێودەوڵەتی لە ناوچەکەیە کە ئێران تیایە ئەبێتە زریێزێکی ئێژگار گەورە جا پرسیارەکە ئێستا سەر پرسیارەکەیەوە ئایا چارە نووسی بۆ نمونە پرۆژەی با بڵێن ئیسرائیلی مەزن و با بڵێن شەرقل ئەوسەتی گەورەتر و با بڵێن ئاسایشی وڵاتانی کەندا و هەموو ئەم دۆزانت بەشو ئەگەن بەڵێ ئەمانە هەمووی جارێکی تر لە ڕاستیە کەونەوە بەردەم کۆمەڵێک پرسیاری جدی یەکێک لەوانە ئەوەیە کە ئەسڵەن یەکێک لەو زانیاریانەی کە هەل لە دوێنەیە ئێمە لە زیاتر لە کەناڵێکەوە بیستمان ئەوەیە کە ئیمارات و سعودیە زۆر لە کەناڵی تایبەتی خۆیانە هەوڵیانداوە کە جەنگەکە ڕانەگیرێت چکە پیان وایە ئەوەی کە تایە بە پلەی یەکەم ئەبێتە قوربانی لە ڕاستی پێگەی ئەوانە وەکو کۆمەڵێک هێزی هەرێمەتی لە ناوچەی کەنداوە دوو پیان وایە کە ئێرانیەکان ئەگەر فرسەتیان پێ بدرێتەوە و ئاگربەست سەر لە ئاشتیەوە دەربێنێ و شەڕک بە تاوەتی کۆتایی پێبێ ئەوە بە دڵنیاییەوە ئەو کاتە خۆی وەکو براوەی گەورەی جەنگەکە ئەنوێنێ و زیاتر لە ئاماژە و زیاتر لە پێدراوێک شەیە کەوامان پێڵێن کە ئێران و کاتەوەکو سەرکەوتووی ناو هێزەکە دەرەکەوێ و ئەمە ئەبێتە مای ئەوەی کە بکەونە بەر ڕەحمەتی هەژمونی ئێرانیەکان لە قۆناغی داهاتوو ئەمەش لە پیان وایە لە بەرژەوەندی ئەوانە وەکو ئاسایشی ئەوانە وەکو کۆمەڵێک وڵات لە کەندا و نە لە بەرژەوەندی استراتیژی و حەیەوی ئەمریکیەکانیشە لە ناوچەی کەندا و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بۆیە ڕەنگە ئێستا وڵاتانی کەندا و بە پلەی یەکەم گرێویان لەسەر ئەوە بێ هەندێک لەو خاڵانە وەکو خاڵی وەکو مەرجی تعجیزی تەماشاگەن کە لایەن ئێرانەوە خاوتە ناو وەرەقەی دانوستانەوە ڕەنگە گرێویان لەسەرەوە بێ کە ئەمە ڕەنگە نەگەنە ڕێککەوتن یان حتا ئیش بکەن لە ڕاستە ئەمڕۆ هەر ئەمڕۆ بابلین سعودیە پێشوازی کردووە لە ئاگربەست و دەستخۆشیشی لە پاکستان کردووە و لە میانگیری کە پاکستان کردووە لە ئەوەی کە گەیاندوێن ئەم قۆناغە بەڵام بە دڵنیاییەوە دیبلۆماسیەتی تایبەتی سعودیە لەگەڵ ئەوەیان نییە کە ئاگربەست وا بکەوێتەوە کە بچێتە ینی بچێتە قۆناغی ڕێککەوتنێکەوە کە تیای ئێرانیەکان سەرکەوتوو بن و ڕەنگە گرێویان جگەلەوە لەسەر ئەوە بێ کە ممکنە ڕێککەوتن ڕوونەدا لە خاڵە ئاڵۆزەکانە ئیشش لەسەر ئەوە بکەن کە ئەوان پاڵپشتی ئەوە بکەن کە ئەمریکیەکان هیچ جۆرە سازشێک نەکەن لەو خاڵانەی کە ئێران ئەگەر بێت و بیچەسبێنە لە دانوستانەکەیە بەنسبەت ئەوانەوە جۆرێکە لە سەرکەوتنیشی ئەمنی و سەربازی و سیاسی و معنەوی زۆر گەورە بۆ ئێرانیەکان یعنی ئێستا شەڕە لەسەر بەڕاستی شەڕە لەسەر بردنەوەی مانە یعنی ئێرانیەکان ئەیانەوێت جەنگەکە بە شێوەیەک لە شێوەکان واوێ نایبکەن بۆ ڕای گشتی جیهانکە تایە سەرکەوتون بە مەرجەکانی ئەوان دانوستان دەستی پێکردەوە نەک بە هەژدە خاڵەکەی ئەوەی دەشبینرێت هەروە لەوەڵەتدا یعنی ئەمە لە حساباتی وە خاڵێکی تر سەبارەت بە پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە کە لە هەمان کاتە بریتیە لە پرۆژەی دروستکردنی ئیسرائیلی مەزن بەشێک لە پرۆژەکە لەمەیە ئەم پرۆژەیەش دیسانەوە ئەکەوێتەوە بەردەم پرسیاری جدی ئایا ئەگەر بێت و هێزێکی هەرێمایەتی وەکو ئێران لە گۆڕەپانەکە بێنێتەوە لە جەنگ بێتە دەرەوە و ئەمە دەستکەوتی گەورەوە ئایا گەورەترین بربەست لە بەردەم پرۆژەکەیە دروست نابێ ئایا لە هەمان کاتە پاڵنەیەکی بەهێز نابێ بۆ ئەوەی وڵاتانی وەکو تورکیا وڵاتانی هەتا پاکستان کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیان بەڵام زریێزێکی گەورەی قاوەنچەکی ئەتۆمیە و هەتا وڵاتێکی وەکو مصر و هەتا وڵاتانی کەنداویش بیر لەوە بکەنەوە کە نەچنە ناو سازشی گەورەوە لەگەڵ ئیسرائیلیەکانەوە چ لە چوارچەوەی اتفاقاتی ئیبراهیمی بێک ئیسرائیلەکان ئەوێ بیسەپێنێ بەسەر یەک بەیەکی وڵاتانی عەرەبی و ئیسلامیە و چ لە چوارچەوەی ئەوە بێکە هاوکاری بن و ئاسانکاری بۆ بکەن و سازش بکەن لە بەردەم ئەوەی کە ئیسرائیلەکان بیانەوێ قۆناغ بە قۆناغ ئەم پرۆژەیە جێبەجێ بێ پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە بەمانەوەی ئێران بەڕێکەوتنی نێوان ئەمریکا و ئێران بەوەی ئەم دانوستانانە بگاتە کۆتایهێنانی جەنگ واتە کۆتایهێنانی پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە کە ئەمەش لە سەمیم لە ڕۆحی استراتیژی ئیسرائیلەکان ئەیە لە ڕاستیە بۆیە ئێستا قسەکە لەسەر ئەوەیە ئیسرائیل کە ئەم بەیانیە جارێکتر بە چڕی بۆ نمونە جنوبی لوبنانی بۆردومان کردووە مەبەستێتی بڵێ ئێمە لە دەرەوەی معادلی ڕاگررتنی جەنگ و ئاگربەست ئێمە خاوەن استراتیژی خۆمانین دەستبەرداری نابین بەڵام
پرسیارە سەرێکەوەی ئایا ئیسرائیل خۆی بە تەنیا ئەتوانێت ڕوبەڕووی بابڵێن دەرکەوتەوە زریێزێکی ئیقلیمی وەکو ئێران ببێتەوە ئەگەر ئەم چیەکانی لەگەڵانە بێ ئێمە هەمومان ئاگادارین کە ئەو پاڵپشتیە لۆجستی و سەربازی و ئەمنی و هەواڵگیری و بابڵین لە ڕێگەی قەمەری سناعیەوە کە ئەمریکیەکان بۆ ئیسرائیلی هەیە بەبێ ئەم پاڵپشتیە زۆر زەحمەتە بتوانێت ئیدارەی جەنگەکە بدەلیلی شەوەیە جەولەی پێش و 12 ڕۆژ زیاتر تەحملێک خۆی هاواری لێ هەستا داوای کرد لە ئەمریکیەکان کە جەنگەکە ڕابگیرێت کەواتە ئێستا لەم جەنگەیە و لە ئەنجامەکانیە ئەوەی کە لە تەڵەزگەیەکی گەورەیە لە مەزەخێکی گەورەیە لە ڕاستی ئیسرائیلەکان نازانن چۆن مامەڵە لەگەڵ دیفاکتۆی ڕاگررتنی جەنگا بکەن پێیان وایە لە هەموو دۆخێکە بریتە لە ئاڵوگۆڕێکی گەورە لە باڵانسی هێنزە ئەگەر بێت و سەر لە ئاشتیەشی وە کۆتاهێنەی جەنگ. کەواتە دەتوانین بڵین کە ئەم ئاگربەستە بە دەرەجەیەک لە قازانجی ئێران و ئەمریکا و لە زەرەری ئیسرائیل بەڵێ بێگومان لەگومان ئیسرائیلەکان کاک دوتۆر ببوورەکە سم پێ بڕی هەموو جیهان دەزانێت کە ئەمریکا ئیسرائیل ڕایکێشایە ناو جەنگەکە کۆمەڵێک سیناروی جیاواز کۆمەڵێک خوێندنەوەی جیاواز چونە ناو عەقڵی ترامپ و قەنەعەتیان پێکرد کە ئەم جەنگە بکات. ئێستا ئەمە قبوڵ دەکەن ئیسرائیلەکان ئێستا وەکو لە هەڵوێستیانە ڕوونا لەم یەک دوو ڕۆژێ چەند کۆبوونەوەیکی گرنگ و بابڵێن چارەنووسازیان ئەبێت یعنی هەم لە وەکو حکوومەت هەم وەکو ئەحزابی سیاسی ئیسرائیلی هەم وەکو مەجلیسی ئەمنی قەومیان کۆمەڵێک کۆبوونەوەیان هەیە یەکەم ینی نان لێناوە دیراسەکردنی ئەم پەرەسەدنە تازایی کاتۆتە پێشەوە لە جەنگێک کە مەسلەی ڕاگررتنی جەنگ و بەدەستپێکردنی دانوستانە بێگومان حساباتی تایبەتی خۆیان هەیە ئیسرائیلەکان وەلا هەمان کات شەبیلمان نەچێ ئیسرائیلەکان هەر جوولەکە خۆی خاوەن لۆبی بەهێزە لە ناو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە ئەگەر لە قۆناغی ڕابردووە توانی بێتیان ترامپ پەرکێش بکەن ناو جەنگێکی گەورەوە بۆ ئەوی بێتە پاڵپشتی ئەوان بۆ بەدیێنانی کۆمەڵی ئامانجی استراتیژی ئەوان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە ئێرانیەکان ئەو زیانانە لە ئێرانیەکان بن کە لەم جەنگەیە بەریان کەوتووە ئەوە ممکنە هەمان لۆبێ هەمان بابڵێن هێزی ئیسرائیل ئەوەی کە پێوتێ ئەوانەی پیانوتێت دەوڵەتی قوڵ لە ناو ئیسرائیلە چه هێز و نفوزیان لە ناو وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکایە جارێکتر بەکاری بهێننەوە بۆ ئەوەی هەموو جۆرە ڕێککەوتنێک لەگەڵ ئێرانە نەبێتە مایەی زیاندان لە پێگەی ئەوان لە قۆناغی داهاتوە. من پێم وایە ئێستا حتا حکوومەتی نەتەنیاهۆ گەیشتوتە ئەو باوەڕێی کە درێژەدان بە جەنگەکە ئەگەر بێت و لە کۆتاییە ئامان جەستاتیجەکە بەدینە هێنە کە بە نسبەت ئەوانەوە کۆتایی هێنانە بە کۆماری ئیسلامی ئێران و حفەرمانڕەوان لە کۆماری ئیسلامی ئێران ئەوە بەردەوامبوونی جەنگەکە لە زەرەریانە لە قازانجیان نییە چونکە تێونەتەوێت یعنی هەمووی هەفتەیەک نابێ کەنیسێت ڕەزامانی دەربڕیەوە لەسەر 200 میلیارد دلار بۆ تەمویلکردنی جەنگ ئەمە هەمووی لەسەر حسابی شەیە لەسەر حسابی خەڵکی ئیسرائیل لەسەر دانیشتوانی ئیسرائیل ێستا لە بێژگەلەوە لە دۆخێکی ئەمنی خراپە ئەژین نزیکەی 40 ڕۆژە خەڵ لە ژێرزەمینەکانایە ژیان بە تەواوەتی ڕاوەستاوە چەندین شاری ئیسرائیل لە ژێر بۆمب و ڕەحمەتی موشەکی بالیستی ئێرانیەکانە لە هەمان کاتە لە ڕووی ئابووریشەوە زیانێکی گەورەیان بەرکەوتووە ئیسرائیلەکان و بەشێک لە شارەکانیان زیانی گەورەی بەرکەوتووە و لەم چرکە ساترشەوە ئێران ئەمریکیەکان بە حکمی دانوستانی لەگەڵ ئێرانیەکان ئەگەر بێت و وەکو لایەنی سەرێکی ناو جەنگەکە بێنە دەرەوە ئیسرائیلەکان هەستەکەن بەڕاستی زرێکی گەوراکەن. ئێستا وەکو باسم کرد ئیسرائیل لە مەزەقی گەورەیە چۆن لێی بێتە دەرەوە کە ببێتە مایی پاراستنی ئاسایشی نەتەوەیی خۆی کە پێی وایە هیچ زمانێک نییە بۆ بەڕاستی پاراستنی بۆ بەتایبەتی کە یەکێک لە پرۆژە هەرە گەورەکانی ئیسرائیل ناوچەکەی زەرێکی ئێجگار گەوری بەرکەوتووە. یعنی ئەمە قسەی ئێمەنی ئەمە قسەی شارەزایانی بواری استراتیژی ئیسرائیلە کە ئیش لەسەر بابڵێن دەرەنجامەکانی پرۆژەی ئەوەی پێوتێ پرۆژەی نیشتەجێکردنی جوولەکە ئاکاتەوە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەتایبەتی لە ئیسرائیلە پێیان وایە جەنگەکە چ 12 ڕۆژەیەکە ئەم چ ڕۆژەیە یەکێک لە پرۆژە استراتیژیەکانی ئیسرائیلی لە ناوچەکەی وێران کردووە کە ئەویش بە پێچەوانەی ئەوەی خەڵکی جوولەکە لە وڵاتانی تری جیهانەوە و لە ئەوروپاوە کۆچ بکەن بۆ ئیسرائیل ئێستا کۆچەکە پێچەوانە بووتەوە خەڵک لە ئیسرائیلەوە ئیسرائیل بەجێ هێڵێ ڕوو ئەکاتەوە وڵاتانی تری گیان لە بێگومان بۆ پاراستنی خۆی بۆ زەمانکردنی ژیان ومانەوە کەواتە پرۆژەیەکی استراتیژی ئیسرائیل لە هەجەنگی 12 ڕۆژ ئەم جەنگە چ ڕۆژێ زەرەی گەورەی بوو بۆیە هەموو ئەمانە ممکنە تەنانەت دەستکاری قەناعەتی حکومەتی نەتانیاهۆ بکە سەبارەت بە کۆمەڵێک لەو نەزعە متەغەطرسانەی کە هەیەی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستان کۆمەڵێک لەو خەونە سیاسیانەی کە
هەیەی کۆمەڵێک لەو پرۆژە بەڕاستی مەترسیدارانەی کە بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی چونکە جنگ جارێکی تری هێزە سیاسیەکان و قوارەکان و دەوڵەتەکان لە قاڵبداتەوە دەستکاری مەفاهیمی بۆ نمونە ئەو مفاهیمانەکە کە پرۆژە گەورەکانی لەسەر دروست دائەنرێ من تەسەوڕەکەم حتا حکومەتی نەتانیاهوش ممکنە ئەگەر بێت و ئەمریکیەکان مەساری دانوستانی خۆیان لەگەڵ ئێرانیەکانە بۆ ئاراستەیە بێکە کۆتایی بە جەنگەکە بهێنرێ ئەگەر بە چەند جەودەیەکی دانوستانیش بێ دوای ئەم 15 ڕۆژان ئەوانیش ئاڵوگۆڕ زۆر باشە کاک دکتۆر پرسیارێکی دیکەی جەوهری بۆ داهاتوو دێتە پێشەوە ئەویش پەیوەندی بە شێواز بۆ فۆرمی بیرکردنەوەی وڵاتانی عەرەبی هەیە دوای ئەم جەنگە ئێمە دەزانین عەرەب لە دوو جەنگی گەورەدا بەرامبەر بە ئیسرائیل تێکشکاون و ترسێکی زۆریان بەرامبەر بە ئیسرائیل هەبووە بەڵام ئەوەی کە دەبینین لە ئەرزی واقعدا ئەمجارە ئیسرائیلەکان و حتا ئەمریکەکانیش نانتوانی لە ڕووبوونەوەی سەربازیدا ڕوبەڕووبوونەوەی سەربازی ئێرانیەکان کۆتایی بە ڕژێمەکان بێنن ئەمە واناکات ئەگەر ئەم ئاگربەستە بچێتە بواری جێبەجێکردنەوە و هەنگاوەکانی داات و گفتوگۆی لێ بکەوێتەوە وڵاتانی عەرەبی بە زۆرێکی دیکە بیر بکەنەوە بەرامبەر بە ئیسرائیل ئەم هەموو ترس و هەژمونەی ئیسرائیل لەسەر وڵاتانی عەرەبی جارێکی دیکە بە تایبەت میسر و وڵاتانی ئیسلامی وەکو تورکیا پێداچوونەوە بەم ترسەدا بکەم بەم هەژمونێکی ئیسرائیل بەسەریاندا هەبووە کەونە جم و جۆڵەوە پرسیارەکە ڕوونە ڕاستە ڕووناوە بە دڵنیاییەوە ئیسرائیلەکان تەنانەت ئێستا پێیان وایە ئەگەر بێت و جەنگەکە بەم نەتیجەی ئێستا کۆتایی پێبێت ئەوە زیانێکی گەورە لە هەموو ئەو کەناڵە دیبلۆماسیانش ئەیە کە ئیسرائیل لە ماوەی 2 ساڵی ڕابردووە کردوێتیەوە لەگەڵ کۆمەڵێ وڵاتی کەندا و لەگەڵ کۆمەڵێ وڵاتی ناوژانی عەدەکە بۆ بنسبەت ئیسرائیلەوە لە دوای ئەم جەنگە عەدێکی تەساعودی نابێتە نازولی ئەبێ یعنی لە جیاتی ئەوەی ژمارەی ئەو وڵاتە عەرەبیانە ئەو وڵاتانی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زیاد بکە کە بیانەوە بێنە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمیەوە ئەگەر جەنگەکە بەم نەتیجەی ئێستا کۆتایی بێ و ڕێکەوتنێک دروست بێ لە بینی ئەمریکا ئەوە بە دڵنیاییەوە پاشەک شەڕ ڕوەدا یعنی هیچ ئێستا بوونە سعودیە ئەگەر جەنگ بەم شێوەیە کۆتایی بێ سعودیە هیچ ناچار نییە بچێتە ناو ڕێکەوتنامەی ئیبراهیمیەوە لە کەزەختێکی ئێجگار گەورەی لەسەرا بۆ نمونە عێراق هیچ ناچار نییە عێراق لە پێشتریش ڕازامەند نەبووە ئەم جارە بێگومان زیاتر پێداگری لەسەر هەڵوێستی خۆی احتیمالیشی حتا کاریگەریشی هەبێت لەسەر هەڵوێستی ئیمارات و بە قەتەر و کۆمەڵی وڵاتی تریش ئەمە بەو مانایەیە کە لەم قۆڵەیشەوە پرسیارەکەت پرسیارێکی بابەتی جوان بوو یعنی حتا لەم قۆڵەشەوە ئیسرائیلەکان لە ڕاستیە لە ڕووی سیاسی و لە ڕووی دیبلۆماسیەوە پەچیانەکەوێ یعنی چه پرۆژەیەکی تری مغری هەیە کە ببێتە مایەی هاندانی ئەم وڵاتانەی کەنداوە بۆی بچنە ناو ڕێکەوتنامەیەوە و پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیلە ئاسایی بکەنەوە ئەگەر ئێران وەکو زیرهێزێکی هەرێمایەتی بمێنێتەوە و ئێران وەکو بابرێن هەڕەشەیەکی گەورە بمێنێتەوە و بە دوو جەولەی جەنگ دەرکەوێت کە کۆتایی پێنایە بەو هەموو تێچوون و تەمویلەی گەکەندا و بەشێکی تەمویلی ئەم جەنگی گرتوتە ئەستۆی خۆی و هێشتا هەر فشارێکی لەسەر بڵێ و خۆشیان بەشدار بوون و بەو بزەرر و زیانش کە بەریان کەوتووە ئایا بە هەموو ئەمانە هێشتا زمانی ئەوە نەکرێت کە ئەم سیستەمە لە حکومڕانی لە ئێران کۆتایی پێدێ ئەی کەواتە چ جەدوایەک هەیە لەوەی کە بچنە ناو پرۆژەیەکەوە کە پڕ بێ لە سازشکردن بۆ ئیسرائیل بەبێ ئەوەی ئامانجە سەرچەکانی خۆیان بەدی بێت ئەمە پرسیارێکە بێ گومان لێ لە ئەمڕۆ لە حتا لە ناو ناوەندی میدیایی بەشێک لە وڵاتانی کەنداوە بۆتە بابەتی ڕۆژە ڕاستی باسەکرێ ینی ئەوان تەنانەت بەشێک لە وڵاتانی کەندا و ناومێدن لە تەنانەت لە بوونی بنکە سەربازەکانی ئەمریکاش لە ناوچەکەی بنکە سەربازەکانی ئەمریکا لە کۆمەڵێک بنکەی سەربازی پاراستنی وڵاتانی کەنداوە وەرچەرخا بۆ تەنها پاراستنی لە ڕاستیە بنکە سەربازەکان خۆیان و بوونی و کۆمەڵێک مەساڵحی ئەمریکی لە ناوچەکەی لە جیاتیەوەی بتوانێت وڵاتانی ناوچەی کەندا و بپارێزێکەواتە حتا چاوەڕوان ئەکرێکە پیاچوونەوەیەکیش لە بیرۆکەی چۆنیەتی پاراستن و سیستمی ئەمنی وڵاتانی خۆشیانە بکەن ئایا گرێویان لەسەر هاوپەیمانەتی و پاڵپشتی و گرێدانی بۆ نمونە تەحالفی استراتیژی بێ لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئەمریکیەکانە یان بەشێک لە ڕاستیە لە گرەوەکان بریتی بێ لە پشت بەخۆ بەستنەوە و دروستکردنی هەندی هاوپەیمانەتی لە نێوان وڵاتانی عەرەبیە بەتایبەتی کە چەند وڵاتی تریش لە ناوچەکەی هەن تورکیا وڵاتێکی سنی ئیسلامیە ممکنە بتوانن لەگەڵ ڕێکەون بۆ ئەوەی منزومەی بەرگری و ئەمنی لەگەڵ یا پەرە پێ بدەن پاکستان زلێزێکی گەورەی با بڵێن جیهانە لەسەر ئاسی منطقەی با بڵێن شەرقی ئاسیامانە احتیمال هەیە چاوگێڕانەوەیەک بۆش بکرێت
کە چۆن وڵاتانی کەندا و خۆیان بپارێزن لە هەر هەڕشەیەکی دەرەکی لە دەرەوەی گرەوکردن لەسەر با بڵێن بنکە سەربازیەکانی ئەمریکا و وجودی ئەمریکی و ڕێکەوتن لەگەڵ ئیسرائیلەکانە ئەم جەنگە بە سوورشی حاڵ ئێمە ئێستا ئەمانی کە قسەکەن بشێکی زۆری گریمانەیە چونکە هەمووی لەسەر ئەوە ئەوەستێ لەم 15 ڕۆژەی کە دانوستان بەڕێوە چێ لە ئیسلام ئابادا بەچوەگەن وە خاڵێکی تری شەیەکە کارزان بیرمان نەچێت پرسیارێکی سەرەکیە من ئەم بەیانەیە بەش بە حاڵی خۆم زۆر بیرم لێوە کردو ئایا پاکستان دەوڵەتێکە توانای بەڕێوەبردننی میانگیریەکی سەرکەوتووی ئەبێ لە نێوان ئێرانیەکان و لە نێوان ئەمریکیەکانە ئایا ئەگەر بێت و چەند زلهێزێکی تری هەرێمایەتی و ڕاستە ئێستا تورکیاش لەناو پرۆژەکەیە بەڵام ئەگەر کۆمەڵێ زلهێزی تری ئەوروپی ڕۆژ ئەوەیش نەبنە پاڵپشت کە هەڵوێستیان بێلایەنانە بووە لەم جەنگەیە بۆ نمونە بەشی باسمان کرد لە شوێنی ناتۆ بۆ من ناتۆ 32 دەوڵەتە 31 دەوڵەتی لەگەڵ ئەمریکایانە بۆ لەم جەنگەیە بەشێکیان لە زلهێزە گەورەکان ئەمە ئیتالیایە ئەمە ئەڵمانیا ئەمە فەرەنسا ئەمە بریتانیای کە بێلانیان هەڵبژار لەم جەنگەیە ئایا ئەگەر ئەوانش نەبنە پاڵپشت بۆ پرۆژەی میانگیری پاکستانیەکان لە نێوان ئێرانیەکان ئایا ئەتوانێت سەرکەوتوو بێ ئایا لە بنەڕەتە ئەمریکیەکان خاڵش دەگەن ئەمریکیەکان زۆر قەناعەتیان بە وەساطەی پاکستانی هەیە لە مناقەشەکردنی خاڵە ئالۆزەکانە کە ئێرانیەکان بچێتی ڕوو چونکە تەسەورێک لەسەر پاکستانەیە کە پاکستان لەگەڵ ڕاگررتنی جەنگەکەیە لە قازانجی ئێرانیەکان ئەم تەسەورە هەیە حتى لە لای ئیسرائیل ئەمە بۆ پاکستان باشە بەڵام ئەم بەیانیە کە سامەر سەرۆکوەزیرانی بەریتانیاش دەستخۆشی کرد بە هەنگاوێکی زۆر باشی زانی فەڕەنسا لە ماوەکانی ڕابردوودا حتا ئیمانوێل ماکرۆن باسی لەوە کرد لە دووسێ ڕۆژ پێش ئێستا پێویستە جیهان بیر لە بەدیلی نەتەوەی گرتوەکانیش بکاتەوە فۆرمێکی نوێ چونکە ئێستا ئەم زەحی کە جیهاندەیدا لە نێوان چین و ڕووسیا و ئەمریکا ئەم سێجەم سەرێدایە ئەوەی کە دەبیندرێ کاک دکتۆر بابینەوە سەر بابەتی ئێران و ئەمریکا داهاتووی ناوچەکە زیاتر لە مەساڵحی کێیە ئێران و گروپەکانی یاخود ئیسرائیل و ئەو وڵاتانی کە پاڵپشتی ئیسرائیلن و پرۆژەی تەطبیقیان لەگەڵ ڕاگەیاندووە ئەم جەنگەی کە ڕووی لە دوایەم 15 ڕۆژ بڵێ ئەم جەنگەی کە ڕوویدا و ئێستا گەیشتوتە قۆناغی ئاگربەست هەندێک فاکتی تازەی هێنایە و معادلەی جەنگەوەکە بەڕاستی ڕەنگە ئەمریکیەکان و بۆ نمونە دەستگای هەواڵگیری ئەمریکی CIA و مخابەراتی هەتا مۆسادیش ئاگاداری هەندێک جموجۆڵ بوو بێتن کە لە معادلەی جەنگە هاتۆتە پێشەوە بەڵام تەسەوری ئەویان نەکردووە بەو ڕادێ مەبەستان چیە مەبەستان لە بەشداری و پاڵپشتی ڕووسەکان و چینەکانە بۆ ئێران یعنی ڕووسەکان کە کەوتنە جەنگەوە لەگەڵ ئۆکرانیەوە بەشێک لەو وڵاتیان وەکو خاکی مێژووی خۆیان تەماشا کردووە چون ئەو ناوچانیان دەستیان بەسەراگرت پیان وا بوو کە هیچ کێشەیەکی دیاریکراویان بۆ دروست ناکرێت لە کاتێکا بۆیان دەرکەوت کە هەموو ڕۆژ ئاوا بە تایبەتی ئەمریکیەکان هەر هەمویان ئۆکرانیان وەکو مستەنقەعێ تەماشا کرد بۆ لێدانێکی ئێجگار گەورەی لە یەکێ لەو زلیێزانەی کە ئەوێ هەژمون بەسەر ئەوروپا و بەسەر ڕۆژ ئاوایە بکەکەمە بسمان لە رووسایە رووسیا ئەمەی بیر ناچێ رووسیا ئەو پاڵپشتیە گەورەیە ئەوروپیا ڕۆژ ئاوایە ئەمریکای بیر ناچێت لە جەنگی ئۆکرانیایە کە کردوێتی بۆیە لە جەنگی ئێرانە بۆیە لە جەنگی ئێرانە ڕووسەکان ئەو پەیامەی داوە بە هەموو دنیا کە ئێمەش ئەتوانین لە جوگرافیای تری سیاسیە تۆڵەتان لێ بکەینەوە و پاڵپشتیەکانی رووسیا لە ڕاستیە تەنها پاڵپشتیەک نەبووە لە چوارچەوەی کۆمەڵێکی ڕێکەوتنامەی تەقلیدی لەگەڵ ئێرانیەکان لە بواری سەر پاڵپشتی سەربازی هەواڵگیری ئاسمانی لەواتە قەمەرسناعی مانگە دەستکردەکانی رووسیا ڕۆڵیان هەبووە لە دەستشانکردنی کۆمەڵێ پۆینتی زۆر استراتیژی لە ناو ئیسرائیلە لە وڵاتانی کەنداوە بۆ ئەوەی لەلایەن سیستمی بالستی ئێرانیەوە بکرێن بە ئاماژ ئەمە دەری خست ئەم فاکتە تازەیە کە هاتووت ناو جەنگەوە و هەڵوێستی بۆ نمونە چین پێرە لە ئەنجومەنی ئاسایش و لە بەدرێژایی جەنگەکەش لە کە پاڵپشتی ئێرانیەکانی کردەوە بە ئاشکراوە پێی وا بوو ئەمەی ڕووی داوە بریتە لە دەستدرێژی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر وڵاتێکە کە ناوی کۆمەڵی ئیسلامیانە ئەمانە کۆمەڵی فاکتن لەم جەنگەیە کە بەڕاستی ئەبێتە مایەی بەهێزکردنی پێگەی معنەوی و استراتیژی ئێرانیەکان لە ناوچەکە. زۆر باشە کاک دکتۆر لە هەموو ڕووداوێکدا زۆر بە کورتی چکە کاتم نەماوە ڕێک کاتی بەرنامەکە تەواو بووە لە هەموو ڕووداوێکدا شەقام و ڕای گشتی دەبێت بە دوو بەشەوە هەر بەشە و پێیان وە لانێک سەرکەوتوویە ڕایی بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا لەسەر ئەم ئاگر بەستە چییە؟ حەز دەکەم ڕێی جەنابتان بزانم کێبراوەی بە کورتی بەڕاشکاوی بڵێن ئەم جەنگە کۆتایی هاتنی لە بەرژەوەندی تەواوی گەلانی جیهانە
و سەرکەوتوتیایە هەر بۆ نمونە هەر کۆماری ئیسلامی ئێران نییە، بەڵکو ئەتوانین بڵێن سەرکەوتنتیایە بۆ هەموو ئەو وڵاتانەیە کە بە درێژایی ئەم جەنگە بەڕاستی زرمەندی گەورە بوون لە ڕووی ئابوووریەوە، تارمایی شەڕێکی ترسناکتر لە ئارایە بوو کە ڕەویەوە بەم ئاگربەستا ئەمێنێتەوە سەر ئەوەی کە هەموو هەوڵە دیبلۆماسیەکان لە قۆناغی ئێستاە تەنها لە گۆڕەپانی ئیسلام ئابادانە بێ، ینی پێم وایە بزەی شکل وەرکانی کە زۆر زەرورە ئەوروپیەکان هەیان بێ وەکو ڕۆڵ ئەوەیە کە ببنە پاڵپشت بۆ ئیسلام ئاباد و ببنە بەشێک لە پرۆژەی دانوستانی نێوان ئەمریکەکان و ئێرانیەکانە بۆ ئەوی بگەنە نەتیجەیە کە جارێکتر نەچینەوە سەر جەنگێک، چونکە وەکو باسم کرد وە لە کاتی بەرنامەکەش ئیشارەتم پێدا هێشتا ڕوون نییە ئەمەی هەیە ئاگربەستە یان کۆتایی جەنگە یا پشوو جەنگاوەرانە. بەڵێ ئەگەر ئاگربەست بێت، ئەگەر ئاگربەست بێ بەدڵنیاییەوە ئێمە کەوینە سەر ئەوەی مەساری ئاگربەستەکە و گفتوگۆکان و دانوستانەکان بچوو ئەگا احتیمالی شەیە خۆ 15 ڕۆژەکە گە نەگەن بە نەتیجەیەک و هەموو خاڵەکان یەکلاین احتیمالی تازە بێت. نامێ پرسیارەکەم هین بێ ڕاجکەر بێ، بەڵام هەموو جیهان چاوەڕێی کەوتنی ڕژەمی ئێران بوون، خودی دەرچوونی ئێران لەم شەپۆلەی کە ڕووی تێکرد برانەوە نیە بۆ ئێرانیەکان بەدڵنیاییەوە. زۆر بەڕێز دکتۆر عەدالەت عەبدوڵڵا توێژەر لە ناوەندی ئەکادیمی توێژینەوەی نیشتیوانی، سپاس تا ئەم کاتە لەگەڵمان، سپاس بۆ شڕۆڤە و لێکدانەوەکانتان. خۆشەویستانم، هیوادارم هەمیشە بەرنامەکانمان لەسەر دانوستان و ئاگربەست بێت، بەداخەوەین ئەوەی کە لە ڕابردوودا ڕوویدا خەڵک تایدا بە تایبەت هەرێمی کوردستانیش قوربانیاندا. بەخوای گەورەتان دەسپێرم، سپاس بۆ بینەری ویسەریتان، تا شڕۆڤەیەکی دیکە.